مجارة کوچبریه یکش مجارة هری گرنگا جهانیه نکتن بابت ألمانيا یان هولندا دهان کورو کوبنو کنفرانس لجهان بریو دچن مجارة کوچبریه بشكل گرنگه وان دانشتون زور كاتالان تركيا أو كوفشار لسر ولاتاني أوروبا برسي كوچبران بكار حتما بصدان سالة أف برسه هيا ونهاتيا چارة سركرن كتايبت أف برسه روبروي ولاتن أوروبي روش آبایی أمريكا كندا بوید دخوازن که سنوره که جبو کوچبریه دابنین لهیا نهاتیه چاره سرکردن درباره وی مجاره من میوانه که برز دکتر دلیر علی دزایی نونری رواندا کردی لبرلین شوی که راسته خو لگل میه دکتر شب باش تو بخیراتی جبو کردستان 24 دکتر سلاوتان لبیتوم کاتتان باش بەپێی ئەوەی کە ئێوە نوێنەری ڕەوەندی کوردین بێگومان ئاگاداری سیاست و دەسەڵاتی ئەڵمانیشن ئەوەی کە ئێستا پێشنیارێکەوە هەیە کە بدرێتە حکوومەت و دواتر بدرێتە پەرلەمان دەسەڵات ئەوەی ئێستا لە ئەڵمانیا دەسەڵاتی هەیە تا چەند لەگەڵم پرۆژەی ئاسایە ئەو بەرنامەی کە ئێستا کە باستان کرد لە هەواڵەکان دەکەوە بابن کورتکردنەوەی لە مافی پەنابەری و مافی پێدانی جنسیە بڕیای لەسەردرایە هەموو حزبەکان لەسەری یەگرانە تەنها پارتی ڕاستەکان نەبێتن کە لەگەڵ ئەو بیر و باوەڕەدانینە بە حکمی ئەوەی کەەوە ئەڵمانیا پێویستی بە کۆچبەرێکی زۆر هەیە ساڵانە 200,000 هەتا میلیۆنێکیان دەوێتن و لە نوێترین ڕاپرسی ئینستیتوتی فریدریش ئێبەری پێدەڵێن لە ئەڵمانیا ئەوان وای دەبینن کۆچبەر وەکو شەنسێکی دواڕۆژە پێی دەڵێن ڕۆژێکی ڕووناک اینجا لەو هینا ئەو لێکۆڵینەوە دەڵێن کوچبەرانمان پێویستە بۆ دواڕۆژدا بەڵام دەبی استراتێژیەکی نوێ دابنێن بۆ مەسەلەی کوچبەران لە ئەڵمانیادا زۆر باش اینجا پارتەکانی با بڵێن دەسەڵاتدار پارتی سەوز بە زۆر بە باشی لە پێش مەسەلەی کوچبەرانە اینجا پارتی با بڵێن پارتی سوور سۆسیال دموکراتەکان بەڵام بە پارتی CDU کریستیان دموکراتەکان تۆزێک خۆیان گۆڕیوە لەبەرەوەی پارتی ڕاستەکان لە ماوەی ئەو ساڵدا دەنگێکی زۆریان بەکارهێن بەدەستهێناوە بە تایبەتی لە مقاتعی تورینگن پێی دەڵێن زیاتر لە دەنجی ئەوانیشیان بەدەستێنەوە لە هەموو پارتەکان زیاترن اینجا پارتەکانی دی با بڵێن ئەوانی ناوەندیان پێ دەڵێن کریستیانەکان ئەوانە هەر دەستن بە هەندێک لە بیر و ڕای ڕاستەکان وەرگرن هەتاوەکو خەڵک بۆ خۆیان ڕابچێشن لە مەسەلەی باشە دکتۆر ئەگەر ئەم پرۆژەیە پەسەند بکرێت چەند کۆچبەری کورد سۆتمەند دەبێتن لەم بڕیارە بەجێرەی ئەو ستاتیستیکەچی ئەحسایەکی ئەو ئێوارەی تەماشام کرد دەڵێ 9.8 لەوانە عێراقینە 125 سوورینە ئیتر ئەوەکانی دیش با بڵێن هین ئەفریقا نزیکەی 100 و باقیەکەشی دابش دەکرێت بەسەر خەڵکەکە دی نزیکەی 240 هەندێک هزار کەس دەبێت هین وەگرتن مافیان هەبێت بەڵێ ئەوەی لە هەواڵەکەدا بۆڵێت لە دوای بێگومان ڕەنگە هەندێک پێوەری خۆیان هەبێوان بۆ پێدانی مافیمانەوە بار کەسێک دەڵێت ئەوەی 5 ساڵی تاوا کرد بێ گوایە مافیمانەوەی بۆ ساڵێک پێدرێت دوای لاگەری تازەکردنەوەی هەیە لای ئەوان کۆچبەرێکی نمونەی کێیە کە بتوانێت مافیمانەوەی هەمیشەی وەربگرێت دەبێت چی بێت لای ئەوان چۆن بێت خاڵی سەرەکی دەبی زمان بزانێت زمانی بیدوی پێدەڵێن واتە بتوانی ئیشوکاری ڕۆژانی خۆی پێبڕوێنێتن ئەو کەسە دەبی ئەو ڕاقانەی کەوا لەسەری بابن لزووی پێشکەش کردیە دەبی هەمووی ڕاست بێ ناوی هیچ شتێکی سەختەی تێدابێ ئەو زۆر زۆر ئەسە بە درێزەیەک اینجا ئەگەر ئیشی کردبی زەڕیبەی دابێ ئەو چەند ساڵی کێشەشی نەبی کێشەی کۆمەڵایەتی دروست نەکردی بابن لایەن پۆلیسیشتی و ئۆتۆمان نەکرابی ئەوەیە اینجا بە درێزەیەک دەچیتە سەر ئەوانەی کەوا بابن عائیلەنە بەڕاستی ئەڵمانیەکان ئێستا زۆر زەخلەوەی دەکەنەوە دەڵێن ئێمە گەنجمان ناوێ ئامادەینە زیاتر هین بکەین یان پشتیوانی خێزانەکان بکەین بەڵام واقعی ئابووری ئەڵمانیای زیاتر ئیسیمامی بە گەنجەکانەدا ئەوانەی خاوەندی ڕاستن زۆر باشە دکتۆر ئەو بڕیارە تەنها ئەو کوژبەرانە دەگرتەوە کە ئێستا داخلی سنووری ئەڵمانیا بووینە یان ئەوانەشی دەگرتەوە کە ئێستا بە تەمان دوای ئەگەر بڕیارەکە پەسەند کرا
ئیتر هەوڵ بدەن بەڕێیەکی قاچاق بێ بە هەڕێیەکی تر بخوان بگەینە ئەڵمانیا. نه ئەو بڕیارە پەیوەندی بەوانەیە کەوا لێرەنە چەند ساڵە پرۆژەکەیان هەڵواسراوە یعنی حەلی نەبوو. ئێستا گەورەترین کێشەی ئەوانەی کە تقریبان مانگێک پێشێستا لەگەر نوێنەری ئیمیگریشنی ئەو ناوچەی ئێرە دانیشتین لەگەڵ بەناوی کۆمەڵی گوتی کێشەمان ئەوە کێشەکەمانە خەڵکێکی زۆر هەیە ئیشەکان ناڕواتن ئیوە هەیە 2 ساڵە چاوەڕێ دەکە وەڵامێکی نیاوانی وەزعەکان هەمووی معلق مایتەوە لەبەرەوەی ناتوانن ئیش بکەن ناتوانێت ئەو ڕاکوشتیان هەبێ ئینجا ئەوە زیاتر بڵێ زەحمەتی دروست دەکات لەسەر سیستەمی ئەڵمانیا ئینجا لەبەر ئەوەی ئەو دەیانەوێ ئەو پرۆژەی بە خێرایی ببەنە پێشەوە ئەوانی کە تەقدیمیان کرد ئیشەکانیان بە خێرا بڕوێن بەڵام بە هیچ شێوێژی باسی خەڵکی نوێ ناکاتن. بەڵێ کەوا بێت هەر کۆچبەرێک ئێستا گەشتبێتە سنووری ئەڵمانیا ئەتوانێن بڕیارە بیگرێتەوە یانە بێ بۆ نمونە ساڵێک 2 ساڵ بێ لێ بوو بێت و وەکو تۆڵی هەوڵی فێڕیبوونی زمانی دابێ و مەلەفیشی لە ڕووی کێشەی کۆمەڵایەتی و ئەمنیەوە پاک بێت. بەڵێ دەبی لێرە بیتن ینی ئەوانەی لەبەر ئەوەی چەند بنەمایەکە وەکو گوتم زمان بنەمای یەکەمە خۆگونجاندن لەگە کولتوری ئێرە بنەمای دووەمە اینجا ئەوراقەکانیشی دەبی هەمووی تەواوی بەجێرەی سیستەمی ئێرە اینجا ئەگەر بۆ ئیقامە و شتی دائمی بەردەوامی بیتن ئەوە دەگەڕێنەوە سەر ئەوەی ئەو مرۆڤ کار دەکاتن لە سیستەمی ئێرە لە زەڕیبێ ئێرە پارێدایان نەدا. باشە دکتۆر ئەگەر کۆچبەرێک لە چوارچەوەی ئەم پرۆژە نەیتوانی سوود لە خاڵ و بەندەکانی ئەم پرۆژەیە ببێنێتن کەواتە چارەنووسەکەی دیپۆرتکردنەوە ینی هیچ چارەنووسێکی تری نابێتن. دەڵێن ئەوانەی کە با بڵێن شتەکانیان بوارەکانیان ڕەفز بوویتەوە ئەوانە دیپۆر دەکرێنەوە ئەوە نوێترین با بڵێن بڕیاداریانە ئەو بڕیارەش تەنها هی ئەڵمانیانیە ئەوە لە فێبروەری 2023 ئەو سا لە بروکسل دانیشتین کرا کەوا پاژێ بابرن سنوورەکان پتە و بکەن و ڕاگرتنی یاسایی ڕاگرن و گەڕانەوەی خێرا بوو ئەوانەی کەوا کێشەیان دروستکرێ لە وڵاتی ئەوانەی ئەوراقەکانیان بابرێن سەختەیە و ئەوانەی کەوا لە وڵاتەی ئیسم پێیان دەڵێن لەوێ پێشکەشی هینیان کردیە پەنابەری دەبی بگەڕێنەوە ئەوێ ئەوە کێشەکانی زیاتر کا بێت ئەمە پەیوەندی بەوە شۆ نابێت ئەوانە توانن ئەم کەسە دیپۆرتکەنەوە وڵاتی بەرامبەری وەریەگرێتەوە یاخودۆری ناگرێتەوە. ئەو گەرانەوەی وڵاتی بەرامبەری خۆی لە دیبلن لە ساڵی باڵێن نوهەت کەوا ئیتفاق کرا هەر کەسێک داخلی ئەوروپای دەبی یەکەم جار لەو شوێنەیدا پەنابەری پێشکەش بکاتن ئیتر ئەو وڵاتە بەڵام لەبەر ئەوەی وڵاتانی بۆ نمونە بولگاریا و ئەوانە لە سەحدودی تورکیا بوون ئیتر خەڵکێکی زۆریان بۆ هاتبوو ئیتر سیستەمەکەیان سەبر گۆڕی کاتاوەکو 2015 ئاوای لە هات پێی دەڵێن کێشەی کۆسبەری لە هەموو ئەوروپای دروست بوو. ئیتر باشن ئەڵمانیا بە هەموو توانای خۆی وەی کرد بە 1.2 میلیۆن کەسی وەک 2016 کە پێدەن کولتوری بەخێرهاتنی پێیانە گوت کە لە ئەنگلا مێرکلەوە دامەزرا بوو یعنی پێشنیان کرابوو بەستم بەس سەرڕای ئەوەش ئێستاش ئەوڕۆ ئاخر شتی کە دەسەری سەیرم کردن لە بەشی خۆیان بابێن وەزارەتی ئیمیگریشنی ئێرە باسەکە دەڵێ ئەوە کێشەیەکی زۆر ئاڵۆزە ناتەن چۆن چارەی بکەن ئەو بوارەی کە بابڵێن کەوەکو بریتانیا خەریکە خەڵک دەناتکانتر ئەڵمانی بەو شێوەیە نایکات. زۆر باشە دکتۆر پرسەکاتن ئەگەر داوی پرزتم کورتی بەرسوان بدەی هەنێک کوچبەران ژە بۆلگاریا هاتینە لە ڕۆمانیا هاتینە ئەڵمانیا بەسمە کردە لەوێ دەرێ ماینەوە ئەف پرۆژە یاسایە وان کوچبەران ژیڤە دەگریتن یان دیپۆر دکەنەوە ئەف کوچبەران دەبێ بکەنەوە وڵاتی خۆ یان بچنە وڵاتی سێ یعنی ئەو وڵاتانەی بەبێن لەسەر سنووری ئەوروپایەدا بوون هەر کەسێک لەوێ داخلبی پەنجەمۆری هەبی دەبێ بگەڕێتەوە ئەو وڵاتی ئەوێ بەجێرە قانونی ئێستا ئەوانە دەوایان ناتن ینی باشە دکتۆر دەست خۆش دکتۆر هەر بژیت. بەڵێ بەڕێز دکتۆر دلێر عەلی زەین وێنەی ڕەوەندی کوردی لە بەرلین سپاس بۆ کاتی بێمەتاندا دکتۆر هەر بژیت دکتۆر.